قوتابیانی پۆلی 12 ئامادەیی کە چارەنووسی 12 ساڵ خوێندنیان بەم ساڵەوە بەندە داوا دەکەن یاری بە چارەنووسیان نەکرێت و هەرچی زووە داواکاری مامۆستایان جێبەجێ بکرێت تا دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە. وڵی ئەبووە ئێمە امتحانی بیستمان تەواو کردایەوە نزیکی امتحانی شەستی وەرزیەکەم بووین تاوام کردای بەڵام بەداخەوە ئەوە خوێندنەکان ئاوا لە کردووە. ئێمە وەکو مەکتەبەکەی خۆمانەوە نزیکی 10 ڕۆژە خوێندنەکەین خوێندن بۆ کە هەمووی 20 لاپەڕەمان نەخوێندووە لە جاتەیەکی امتحانی 26 تاگەن 20 لاپەڕەمان نەخوێندوێت بەچی فریای سعی وزاریکەین بەچی فریای سعی هەموو شتە بکەین. حکومەت دەرێمی کوردستان چونکە ئەو مامۆستاکان موچە نایە بە مامۆستاکان هیچ ناتوان بێنەوە وڵەکانی خوێندن تە لەبەرەوەش زەربەندەکەی ئێمە بینەوە بینەیە پۆلی 12 ئێمە داوایەوە یان من هەچمان بۆ کەم کاتەوە یان کاتەکەمان بۆ زیاد بکات. وڵی ئێمە پێشەموو شتێ پێویستمان بەقەرە بووە تاسا ئێمە نەچوونێتە دەرسەوە نەچوونەوە هەوڵەکانی خوێندن ترە بێەوەمان بۆ قەربوو بکرێتەوە کاتمان بۆ زیاب کرێ من هەزمان بۆ کەم کرێتەوە ساڵنامەی خوێندریش دەبێت دەستکاری بکرێت. قوتابیان پەککەوتنی پرۆسەی خوێندن دەخەنە ئەستۆی حکومەت چونکە پێیان وایە حکومەت بێباکە لە وەڵام نەدانەوەی داواکاری مامۆستایان کە باجەکەشی تەنها قوتابیان داویانە. ئێمە قەت گلەیمان لە مامۆستاکان نەبوو لەبەر مامۆستاکان هاتوونتە سەر جادە داوای مافی خۆیانەکەن ئەوە مافی خۆیانە ینی ناکرێت بەبێ موچە داوام بڵێن و دەرس بڵێنەوە باشە ئێمە داواکاریمان ئەوەیە کە حکومەت بەڕاستی بێتە سەرخەت ئیتر چاوەڕی چییە لە لایەکی کەشەوە کە حکومەت تاوانباری سەرەکی ئێمەش تاوانبارین چکە بەم خۆشیە ناکرێت 30 ساڵ ئەو حکومەتە ڕزیوە ئێمە هەر باشیان بۆکەن خەتای ئەوانە ینی لەوانەیە خوێندنی ئێمە پەکی کەوتبێ هەنە مامۆستایان داواممان پێڵێنەوە دەرسمان پێڵێنەوە خیابمانێن لەسەر ئەوەی کە ناچینەوە وڵەکانی خوێندنەوە بەڵام ئەبێ ئەوانیش بێنە سەرجادە ئەبێ ئەوانیش پشگیری ئێمە بکەن ئێمە داوای مافی ئەوانەکەین. بێباکن لەم خەڵکە بێباکن لەم خەڵکە بێباکن لە میلەت لە برسی لە ڕەش و ڕوود لە فەقیر ئەوەی هەبێ ئەیدزن پارەی نەوتە بودجێ هەرچی بێ ئەیدزن و ئەیبن و ئەیخۆن ئاگان لە فەقیر نییە لە ئێمە تێناگەن ئالانی حەمەسعی کوا مناڵەکانی خۆی لەکوێن لە دەوا من لە ئەهلین ئەی ئێمە لەسەر جادەین هاتیمە داواکردنی مافی خۆمان. ئێستا لە نێوان دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و بایکۆت قوتابیانی پۆلی 12 بوونەتە 3 بەشەوە بەشێک تازە دەستیان بە پرۆسەی خوێندن کردووە و بەشێک لە سەرەتاوە کەم تا زۆر لە چەند قوتابخانەیە گوانەیان خوێندووە و بەشێکیش لە قوتابخانەکان تا ئێستا دەرگایان نەکراوەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.